رسول الله صلى الله عليه وسلم فرمي المرأة إذا خرجت استشرفتها الشيطان فرمي آفرت كلمالكي أتيت دروبة بيبيويستي شنك أذن لكن في بعض حوائجكن بو هەندێ پێداویستی ضروري پێدراوە بچێتە دەرەوە یەکێ نەیە بڵێ ئەی نەبێ بە دکتۆر و ئەی نەبێ بۆ کێو دێنێ بە دکتۆر با بێ سەدا نافرەت هەبووە بۆ بە دکتۆر بەس بە تێکەڵاوی و بەدڕەوشتی بەسەر حسابی دانانی شەرەف و دین و ئەخلاقی نه دین و ئەخلاق و شەرەفی پارێزراو بێ ئەبێ بە هەر شتێ باب بێ پیرۆزی بێ و دەستیشی خۆش بێ و ژنەکەی من پێویستی پێ بێ کچەکەی من پێویستی پێ بێ نه ئەو ئافرەتەی بەبێ پێویستی بەبێ ضەوابیتی شەرعی لە ماڵەکەی ئەچێتە دەرەوە فەرمێ شەیطان سیاقەتیەکە استشرفتها يعني الشيطان بيبقى مشرفي مشرف خوتان زين يعني إشرافي بس رواكا أو أي باب الريوة بيبقى بريو وبري لبريو بريش بلنتر إشرافي تناتو عن لقصي درجة لا فرماني درجة الشيطان وإليك جاء فرمت شي بياله يقول لها ما مررت برجل إلا أعجبتيه بياله أي آفرت أما بحجاب شرعي شو بەلای هەر پیاوێکان ڕۆشتبی معجبە بووە شێتە بووە هار بۆ بۆت بۆیە دەی لەنجە و لارەکە و زیاکە دەی ڕوت و قوتیەکە و زیاکە بەیانی هاتیتەوە سێوەنی کەمیکیاچکە چوارەوەنی کەیان بۆ دەرخە دوو بەیانی هاتیتەوە زەردەخەنەیەکیش بکە عەترێکی بۆن خۆشیش لە خۆت بە ڕوویەکیشیان بەرێ ئەگەر سیارەیەکی جوانی پێ بوو لەگەڵیشی بڕۆت گەیەنە قەت چەکە بەس بۆ جەهەنەمە گەیەنە بۆ جەهەنەمی دنیا پێش قیامەتیش ناموسي هتكبر ترلويه تر حياة نامنة تر شرف نامنة دعني طاو لو دعني شنكا هارك شكره خلوب كان سيميان شيطان رسول الله صلى الله عليه وسلم وافرمه تو أو شيطان بيك وبون ساعتك تخوازان تشيرو يداو وشيطان كردوا قرآن ينخندو ديني فير كردوا جال موبايله بياخذ دروي موبايله سيمتان شيطان أوفر بدي رسول الله صلى الله عليه وسلم